ڕاستە لەوانەیە دەوڵەمەندەکان تەسیر بکەن مسلمانان ئیسراحەتێ زیاتر بکەن، زەکات بدرێ فەقیر کەمتر ئەبێتەوە. ڕاستە مەسەڵەن کاربەدەستێک بێتە مسلمان، لەوانەیە خەڵکێ زۆر ببێتە مسلمان، بەس براینە کەس بۆی نییە بە پارە و بە پلەپایی خۆی منەت کاتە سەر دینی خوایە. کەس بۆی نییە دینی خوا منەتە کاتە سەر هەموو دەوڵەمەندێکە. کابرای دەوڵەمەند کاتێ زەکاتەدا فشی ناوێ، شکری خوا بکە و دەستی کابرای فەقیر ماجب بکە کە زەکاتەکەی لێ وەرەگرێ. ئەگینە ئەگەر ئەو وەری نەگرێ ئەم زەکاتە مێنێتەوە کەس نییە وەریگرێ، ئیتر فشەی ناوێ، خۆ گەورەکردنی ناوێ، کاربەدەستان نابێ فشەی بکەنە سەر دینی ئیسلامە. هەر هەمویان بە ئیسلامەوە گەورن، ئەگەر واز لە ئیسلام بێن قیمەتی باڵە مێشولەیەکیان نییە. لەبەر ئەوە خۆشەویستەکانم هیچ نایە من کلکەلەکە بکەم بە دوای مەسئولێکە یان بە دوای دەوڵەمەندێکە، منەتیان نەبێ. ئیسلام جوانیانی کردووە، ئەگەر ئیسلام واز لە ئیسلام بێنن یا منەت بکەن یا هین بکەن تەکەبور بکەن هیچ قیمەتیان نییە، حەد دەستیان لێ بشۆرە و ئیهمالیان کە و پشتگوێیان بخە. خۆشەویستەکانم رسول الله صلى الله عليه وسلم ئەمە تطبیقەکە بەعەمەلی. کابرایەک ئەڵێ چووینە خزمەتی ئەبوو ذەڕ، معروری کوڕی سوەیی دەیگێڕێتەوە، ئەفەرمێ چوونە خزمەتی ئەبوو ذەڕ. ئەبوو ذەڕ طبعا جەنابتان ئەزانن یەکێکە لە سەحابە ئەوەلەکان، ئەوەی کە یەکەم کەسەکان ئیمانی هێناوە. ئەم پیاوە بەڕێزە ئەفەرمێت چووینە لای لە دوای وەفاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، چووینە لای تەماشامان کرد عەبدێکی هەیە خزمەتکارێک، عەبدەکەی جلوبەرگەکەی هەر وەک جلوبەرگی ئەبوو ذەڕ وایە، هەر وەک ئەویش نانەخوا، هەر لە هەمان سفرە و لەبان هەمان سفرە و زۆر عەجایبمان هات. وتمان ئەبوو ذەڕ یعنی چۆن ئاوا وەکو بڵێ ئەمە عەبدێکە و خزمەتکارێکە و تۆ ئاوا ڕێزی لێگری؟ ئەویش فەرمووی لە زمانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کابرایەک ئەسمەر ڕەشپێست، یعنی قەزدی بیلالە، لەگەڵ بیلالە کێشەیەکی بوو، لە کاتێکا کە دەمەقاڵەیان بوو ئەم تووڕە بوو بە بیلال وتی تۆ کوڕی ژنە ڕەشەکەی، تۆ کوڕی ژنە ڕەشەکەی. ها ناو خۆمانە هەر دەمەقاڵەیەکمان بێ جوێنەوە باوک و با پیر و چی و چی ئەدەین. ئەڵێ بیلال چووە خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم شکاتی کرد، پێغەمبەری خوایش ناردێ شوێنمە، فەرمووی ئەبوو ذەڕ ئەوە تۆ چی دوت؟ ئەبوو ذەڕ تۆ هێشتا، یعنی ئەمەی کە باسیەکەم دوای چەندین ساڵ لە ئیسلام، ئەفەرمێت تۆ هێشتا جاهلیەتت تایە، هێشتا نەفامی پێش ئیسلام لە تۆ ئەماوە. ئەڵێ منیش طبعا ئەبوو ذەڕ زۆر یعنی حەزیە کرد خوای لێ ڕازی بێ، زۆر حەزیە کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لێ ڕازی بێت. فەرمووی پێغەمبەری خوا بۆ یعنی بۆ من جاهلیەتم تایە؟ فەرمووی بۆ لەگەڵ بیلالە دەمەقاڵت بۆ ئاوات و تۆ. فەرمووی ئەی پێغەمبەری خوا ئێمە هەر عادەت وا بووە کاتێ لەگەڵ یەکێکا دەمەقاڵەمان هەبێ قسە ئەکەین، قسە لە دەممان دەرەچێ، قسە بە باوکی بە دایکی. فەرمووی ئەوە سیفاتی جاهلیەتە. تۆ ئەگەر برایەکت خوا قسێ ژێر دەستت، بۆ نمونە تۆ مدیری دائیرەیەکی ئەو مۆزەفە لە ژێر دەستە، بۆ نمونە تۆ مدیر مەدرسەیەکی ئەو تەلەبەیە لە ژێر دەستە، بۆ نمونە تۆ پلۆپایەکت هەیە ئەو لە خوارترەوەیە. ئەمانە براتانن، ئەگەر خوا قسێ ژێر دەستان نابێ بۆ چاوی کەم تەماشایان کەن، نابێ بە چاوی کەم تەماشایان کەن. فەرمووی ئیخوانکم جعلهم الله تحت ئەیدیکم، ئەمانە براتانن، خوای تەعالا خستوێتی ژێر دەستی ئێوە، کەوابوو ئەگەر خواردنتان پیاندا با هەلە خواردنەکەی خۆتان خواردنیان پێ بدەن، وە جلوبەرگیشیان با هەر وەکو جلوبەرگی ئێوە وابێ، و بارێک مەخەنە سەر شانیان کە لە توانایانە نەبێ. ئەگەر شتێکتان پیان و لە توانایان نەبوو خۆتان هەوڵدەن یارمەتیان بدەن. ئەمە منهەجی ئیسلامە. لە ئیسلامە نییە خەڵک بە چاوێکی کەم تەماشا بکرێ، ئەوە لەبەر فڵان شت ئەبێ کەمتر تەماشا بکرێ. واللهی لە ئیسلامە ڕئیس و مەرئوسێک حەسابە، وەزیر و گزیرێک حەسابە. لە ئیسلامە ئەمە نییە. بەڵام ئێمە خۆمان لە ئیسلام تێنەگەیشتوین، بۆیە وە زۆر زۆرداری خۆمان خەڵکانێ گەورە ئەەکەین، زیاد لە حەد خۆی گەورەمان کردووە، زیاد لە حەد خۆی. تا تەماشای فەیسبوکەکان بکە، تەماشاجار لە فەیسبوک ئەوەی ها لە ناو دڵیانە خەڵک دەرێخا، بڕە تەماشای فەیسبوکەکان کە ڕسمی زەلامێک هەڵەواسێ و دەسەکا بە مەدح و سەنا، ئیتر هەرچی عەیبێ خاتە پشت گوێ، ئەمە کابرایە واوایە واوایە، والله درۆکە، خۆشی ئەزانێ درۆکە. کاتێک کابرایەک ئەمرێ تووسێ ئەم عالەمەکە، زەلامێک ئەمرێ دەسەکەن بە وەسفدانەوەی. حتى أهل الديانات يعني خلق بينيهم مردوه لسر بيديني مردوه، لسر بيديني محزناكم ناو بالنام شو كإما
خوان نەوێت کەس نازانێت دڵی ئینسانەکان چۆن بەس زاهیر ئەم زەلامە لەسەر بێدینی مردووە سەیرەکەی هەر بەچکەی مسلمان ئەوانەی دێن بۆ مزگەوت دەسەکەن وەسف و سەنای کابرا لەخوا ناترسن یعنی ئەمە خوا عقوبەیان بدا لەسەر ئەوە کاکە بێدەنگە بم من باس خراپەکانیشی ناکەم باس درۆیش ناکەم بۆی درۆی بۆ هەڵا بەسم ئەم کابرا وا باش بوو وا باش والله ڕاست ناکەی والله ئەم کابرا بێدین بوو والله کابرا خوای نەئەناسی والله ئەم کابرا هەرچی ڕێگای خراپەیە گردو بوویە بەر تۆ بۆ وەسفێکەی بۆ درۆ یعنی کابرا على الأقل ئەوەی کە وەسفێکەنەوە هەر هەمومان على الأقل نوێژەکە هەر ئەو پرسیاراکەم نوێژەکە والله مامۆسا پیاوێکی زۆر باش بس يعني بس نوێژی ناکرد حول ولا قوة إلا بالله يعني پیاوێکی زۆر باش و بەس تەنیا نوێژی ناکرد ئەخر ئەمە کەی باشە والله باش نییە